سڵاو بەهار دیارە هەر لە چوارچەوەی ڕۆژی 21 شوبات ڕۆژی جیهانی زمانی دایکدا لە کۆلێژی پەروەردەی کەلاریش لە بەشی زمانی کوردی چەند چالاکیەک بەڕێوە چونکە زیاتر بریتین لە پانێڵێک کاتیدا سێ بابەت لەلایەن سێ پسپۆڕی بواری زمانەوە پێشکەش دەکرێت لەگەڵەوەشدا دواتر کۆڕێکی شعری بۆ کە 56 شاعیری ناوچەکە بەشدارە بن تێیدا من بۆ وەرگرتنی زیاتر زانیاری زیاتر لەسەر بەڕێوەچوونی چالێکیەکان دکتۆر حسین ئیسماعیل ڕاگەری بەشی زمانی کوردی کۆلێژی پەروەردەی کەلار گەرمیانم لە زانکۆی گەرمیانم لەگەڵە بێ دکتۆر گیانم کاتت باش ئەگەر پێمان بڵێ زیاتر چالێکیەکانی ئەمڕۆ چیە بێت ئەگەر ڕوو لە کامێرە ئەم کاتتان باش دیارە بە بۆنەی ڕۆژی جیهانی زمانەوە هەموو نەتەوەکان شانازی بە زمانی خۆیانەوەکان ئێمەش وەکو نەتەوەی کورد شانازی بە زمانی کوردیەوەکەین 21 شوبات هەموو ساڵێک نەتەوەی گرتوەکان دایاننا وەکو ڕۆژی زمانی دایک ئێمەش وەکو کۆلێژی پەروەردە بۆ بەرزڕاگرتنی ئەم بۆنەیە سیمینار و پانەڵێکمان داناوە لەسەر ڕۆژی زمانی دایک دیارە لە 2013ەوە ئێمە وەکو هەموو ساڵێک ئەم یادەکەینەوە لە 2013 تقریبان دەستمان پێ کردووە و هەموو ساڵێک فەرامۆشمان نەکردووە ئیشی لەسەرەکەین. پانێڵەکە سێ مامۆسای بەڕێز باس لە چۆنیەتی کاریگەری زمان لەسەر تاک و چۆن تاک فێری زمان ئەبێت و چۆن کاریگەری دەبێت لەسەر کۆمەڵگا بە بیرروبۆچوونی جیاوازەوە باس لەسەر یەکەن و دواتر چەند شاعرێکی ناوچەکەیشمان هەیە شعر ئەخوێننەوە و شعر لەسەر زمان باسەکەن. ئەگەر وەکو شارەزایەکی زمانی کوردی پرسیاری وەت لێ بکەم تا ئێستا فەرەقی زمانی ستانداردی کوردیمانێ زمانی ستانداردی کوردی تا ئێستا نییە بۆ کاری نەبوونی ئەمە چیەوە زیانی نەبوونی زمانی کوردی بۆ سەر زمانی دایک وەکو زمانێکی زیندوی جیهانی چی ئەبێ؟ طبعا بۆ ئەوە ئەگەڕێتەوە ئێمە هێشتا مەجمەعێکی علمی کوردیمان نییە دانیشن تاکو بتوانن ئەو زمانە بە شێوەیەکی باش و ڕێکوپێک بەرز بنرخێنن و ئیش لەسەری بکرێت. ئەمە خاڵێکی تریش ئەوەیە لە قۆناغەکانی خوێندنەوە هەر لە سەرەتاییەوە تاکو ئەگاتە زانکۆ زۆر وەکو پێویست گرنگی و احتیمامی پێ نادرێت. ئەمە وای کردووە زمانی دایک تا ڕادەیەک تا ئەندازێک فەرامۆش بکرێت. بۆیە واجبی وەزارەتی خوێندنی باڵایە و وەزارەتی پەروەردە و دەستگاکانی ئەعلام و ڕاگەیاندن هەمویان کار لەسەرەوە بکەن کە زمانی دایک زۆر لەوە زیاتر گرنگی پێ بدرێت لە ناو هەموو چین و توێژەکانی کۆمەڵگا. زۆر سوپاس بە تۆ مامۆستا حسین ئیسماعیل ڕاگری کۆلێژی پەروەردەی گەرمیان. بەڵێ دیارە بەهارەمەوە مەژە بۆ بکەم کە لە ماوەی ڕابردووشدا چەند جارێکی دیکە لەسەر زمانی کوردی ئێمە راپۆرتمان کردو من ڕای شارەزایانی بواری زمانی کوردیم وەرگرتو ئەوان ڕخنەی ئەویان لە زمان و لە سەرکردایەتی سیاسی کورد هەیە پێیان وایە ئەمە بابەتێکی سیاسیە کە تا ئێستا زمانی ستانداردی کوردی نیە واتە ستانداردێک نییە بۆ ئەوەی زمانی کوردی یەک بخاتەوە بە پێی و ستانداردە ئەو بنەمایانە دیاری بکرێت کە بنەمای زمانی ستانداردی کوردی زۆر جار هۆکاری ئەمەیان بۆ ململانی سیاسی گەڕاندوێتەوە و زیاتریش ئەمەیان ڕوون کردوتە باشکرا و توانە لە نێوان زمانی سۆرانی و بادینی ململانی سیاسی هەیە و ئەمە وای کردوتە ئێستا نەگەنە ڕێکەوتنیەک بۆ ئەوەی زمانێکی ستاندارد بۆ زمانی کوردی دابنرێت.